بەشەرەف برادەرەکەنی لە مالی خۆشنەکەی خۆی کەیفی پێ نایە خۆی هەڵبژاردە گوتم کاکە دوو لۆ حەیە خۆت دەبێت چمرێ باشە وەڵا ئەگەر دەربچمنی معاشەکەی چەورە ئەگەر ناخۆ من بۆم نییە بچم بسێنم مافێ گەلی کورد ئەو زە بزانە ئەوەش نییە بۆ معاشەکە دەیوێتە خۆی هەڵبژێری بەس قەیدی نییە لۆ ماوەی 24 سەعات دەست پێ دەکەم یاڵا کاکە گیانواز لەو مۆزوعانە بێنن پرۆزەی ناساندنی کاندیدەکانی ماڵی سعدی دەست پێکات یاڵا خۆشەویستانم ئێستش ئێمە لێرەین بە ناساندنی کاندیدەکان تمشای چ دەکەم ماڵ کورە تەماشام نەکردووە لە خۆتۆ دەڵێ کاکە ئاواکەم ئاواکەم لێشەوە تۆچی خۆم دیارم بەڕاستی ڕیشم کە تەبن دەستی چێە ئیلا بیلا بێڵن بڕەحمەتان لێبێت فەرموو ئێمە لێرەین بۆ ناساندنیم کاندیدە خۆشەویستانە ئەوانیش دێنە سەر ستێج پرۆژەکانی خۆیان باسەکەن بەڕاستی خۆشەویستانی من یەکەم جار لەم کاندیدە بەڕێزەوە دەست پێەکەین کاکەوە نەعەدالەتیە ئەمن لەو گەورەترم دەبی لە من دەست پێ بکەیت کاکە گیان بە ریزبەندی ژمارەکان دەست پێەکە قەزێتە من و گەورە و ڕیشی و بچووک و گەورە نییە لۆوە ژمارە چەندە ژمارە چ لە ئەنی ئەمن ژمارە چەندم جەنابیش ژمارە 32 برە بابەوە ڕەقەمەوە چێ ئەو ڕەقەمەی دانایە من دامناوە ئەو برە ڕقم بابە عیبە بابی منەوە ئەو ڕەقەمە دادنایە کاکە ئەو ڕقەمە ئاسانە خۆش دەسە بە پیر و گەنج و یەکسەر برە کاکە بە قبوولم نییە قبوولم نییە چاوەکەم کورە باوانەکەم قوربانێ بم تۆ لە ڕقەمە ترتە و ڕقەمە ئاسانە ئەلموهیم کردار شەرتە ئەمەلەکانی و باش بێت مشکلە ڕقەم دیە سعدیگەر ڕاست دەکات کردارەکە شەرتە بە قوربان دوو بیکە بە فەرتەنە پرۆژەکانت چییە؟ ئەی ڕەحمەتان لێبێت فەرموو بزانم چ لە حەق بەدایە وەڵڵی تۆ هەموو شتێکە شێوێنی خۆشەویستانی من ئێستش ئێوە و کاندیدی ژمارە چل با پرۆژەکانی خۆیانتان بۆ باسکەن فەرموو بابم فەرموو دەستان خۆش بێ کۆمەڵانی خەڵکی کوردستان پورە هەتی چوار کەس دانیشتی هاتو دەڵێ لە مەلعەبی خیتاب دەدەی وەڵڵی ڕاستەکەڵی پێنسەکەت لەم ناوایە نییە خەڵکی بە شەرەفی کوردستان برە ڕاوەستێ کوڕە ڕاوەستێ قسەی گەورە گەورە مەکە ئەو ئینتیخاباتە مەحەلیە تەنها لۆ ماڵێ سەعدیە تۆرە دوا باجە ماوە چاوی لە منەوە بێ تاوا بووی کاک سعدی بەڵێ فەرموو داواتان لێکم دەنگم پێ بدەن هەر لە خۆڕا دەنگت کو پێ دەدەی جوانە تو چێ بۆ پرۆژەکانت چییە؟ پرۆژەی ڕێگاوبان کۆڵانەکان هەمووی قیرتاوەکەین لەگەڵەوەش میترۆ و ترام لە ناو ماڵەکانەوە بۆ کۆڵانەکان هەتا جادەکانە بین ماڵە ئەوە بێ تۆ باسی چیەکە جا خوا بێ کۆڵانەکان هەڵۆشێنینەوە ترام کوچێتە کۆڵانەوە پورە هاتی قسێ بکەنیە لە قەدەر خۆت بێ فشەکەرە قسە گەورادە چێ دەکەی دەی ئەبمە دەنگی ناڵەی مناڵێکی سەر لانک مامکەشیرە پورە هاتی ئەتووا لە ماڵێ خەریکە نییە خوشکەکەت و داکەکەت و ئەمنت کوشتیە ئەتو دەبێت دەنجی خەرچی کورە خەرک لێ دەبێزارە کورە خەرک لێ بێزار دەبێت چایی بە تو بکەوێ قسە گەورە گەورانی لۆ بکەیت لێگەڕە سعدی دەلێگە باوتارەکەی باواز گا بێ دەنگ بن ئەبمە ناڵەی دایکێک لە چاوەڕوانی نەوەکەی عمل نمینه آره والله دیوی عاطفه ما راچشی با شرف منیه شین و رو بکنی اما دا عاطفه مو ناسو دی امیر خان ابلا او کرا کدری دا منالی دای دزانی اتو چی دی کرد یا دزانی ام روزک زمان بونای خطاب تحلی دادا لێگەڕە سعدیگەر فرمو تای بەس بۆ پارێ بس دمی فرم بو پاره دا گیریه معاشقه چورا فرمو ببوورە خیتابەکەم گریانی تێگە و جەرگی دایک ساڵمە نابێ کاکە وتارەکەت بە بەزاقت بن پرۆژەی نێشتنی ئاڵتون لەگەڵەوەیانیم ئەی سەرڕەنگەرەکان چی بکەن من لەگەڵەوەیانیم وڵا چۆن بۆ سەرڕوونێکەمەوە پرۆژەی نێشتنی ئاڵتون واتە لە پرۆسەی هاوسەرگیریدا ئاڵتون ناهێڵم من لەگەڵەوەیانیم ئەوەی بکەی ڕوونی کەنەوە والله ئەوەی بکەنیە خۆم دەنگت پێ دەدەن بەڵام ئەوە قسەیەکە نییە بە قسە خۆشە بەس بە کردار کو دەتوانی من لەگەڵەوەیانیم وڵا لەگەڵ ئاڵتونین ئەمە فەقەرەی ئەی ئەلف بوو فەقەرەی بی
هێنانی ئامێرێکی کەشفکردنی درۆ ئەوە یعنی چ؟ ئەوە یعنی چی؟ هەردووکیان ڕەبتیان بە یەکەوە هەیە لەگەڵ ئاڵتوونەکە بۆ نمونە کوڕەکە ئەچێتە پێشەوە بۆ ماڵی کچەکە جیازەکەی لێ بەستراوە باشە کچەکە پێڵێ تۆ منت خۆشەوێ ئەگەر بڵێ ویق ئەوە یعنی تۆزێ درۆەکە هەڵە بڵێ ویق ئەوە یعنی لە تۆزە زیاترە بەڵام ئەگە بڵێ تت ئەوە زۆر درۆکە کەواتە خۆشی ناوێ ئەگەر هۆڕینیش لێ نەدا کەواتە درۆ ناکا و خۆشێوێ و کەواتە ئاڵتون ڕێگری نییە لە هاوسەرگیری وەڵاو جیازەکە بۆ من باشە لە من ببەستن ئێستا کە نییە بێدەک دەبیتن سعدی بەڵێ. سوێن بەخوا و جیازە لە تۆ ببەسرێ منشاتۆنەڵە بووم ئەوە لێت بێدەک بە کوڕە بێدەک بە بەهام بزانێ چ بە هاوسەرەکە دەرێتن ئەتر لەو ماڵی خۆمان ئەوڕۆ ئەتڵە بۆ گوتم کەشەکی خۆش دروست دەکەیت خەریکە پێ درێژ دەکەیت تاکە وتارەکە بە فەرموو وتارەکە بە فەرموو پرۆژەکەی ترمان پرۆژەی وەفا وەفا چی؟ وەفا خەڵکی شوێیە وەفا یعنی وەفاداری خۆی چەند وەفادارە بەڵێ ئێمە لە ئەم قانونی کە دامانەوە بۆ وەفا چییە؟ پیاوێک خێزانی ئەمرێ بۆی نێژن بێنێتەوە ئەوە قسەیە. نابێ شتیوانە هەر ئەوم قوبوڵ نییە من هەدی ئەوە قسە بە. هەشەر عڕی پێدا ڕەشید ئەوە چۆن نەبێت دەنگی من بۆ تۆیە کاکە لە ئێستەوە. قوربانتان سوات تۆ نەژنی هێناوە هەدی نەژنەهێنی هیچ ڕابتی بە تۆ نییە دیفاع لەو خەڵکە ئەوە کەم کەژنەکەی مردووە کاکە ها زۆر شەریفی باشە کاکە تا ئەوە فەقەڕەی ئەلف فەقەڕەی بامان هەیە هەر ژنێک مێردەکەی کۆچی دوایەکە بۆی نێش و کاتەوە ئەوەم بەدڵە ئەوەم بەدڵە ڕۆمەوە خۆ پرۆژێ و ئەستەر و فەقەرەیە هەر زۆر ئەو بایە نابە ئەمیرە باش خان بەتەمایەوە بیشوو بکەیتەوە. ئەمیرە خان قوربەتە و قیسەرم توی نقلابەکەی عەبدولکەریم قاسم و لەبیرە باوکەڕۆ بەتەمای بە 14 ساڵی شوو بکەی منی و بمرێ ئەوش بە کات باشی تۆ جیازانی قسە بکەیت والله نییە ئەو پرۆژێ جوانە نییە خەریکە بخۆم دەرجی بدەمێ ئەڵێ ئەشەو بگرە. ئابڵا بەلا بە کاکە. ها ئابڵا شتەکەت بەدر نەبینیە ڕەخنەی لێ دەگری قاوس. ئەمش ئەوهمە قسەم کرد چەپلەکە لە بۆ بلێنەدا ئافەرم بەردەوام بە بەڵام ئەگەری هەموارکردنەوەی یاسای وەفا هەیە بۆ ئافرەتان واتە گۆڕانکاری تیا بکەیت ها بزانێ نییە هەتو باشکرە نییە درۆ دەلەسەی دەکاتە بەسە تا دەرەکەی بکڕیت ئەو دەلێ پاشان وەچی دەرچووی هەمیان لەبیر دەکەی فەرموو درۆکانی یاڵا معاش سەوەر یاڵا دووبارە داواتان لێکەم دەنگم پێ بدەن دەنگتان بەم ملەمە لە دەوری گەرم